بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچوو بە تەکبیرات و الله ئەکبەر و ئافرەتانمان بە هەڵهەڵەوە وەڵامی ئەو بڕیاریاندایەوە. ئەمە لە ناو مزگەوتی ئیسرائیل لە گەڕێکی ڕزگاری قەزای خورماتوو ئەم هاوڵاتیانە کە لە پشتی منەوە دیارن ئەمانە کەسوکاری قوربانیانی ئەنفالن لە خورماتوو دیارە بەشێک لە وڵاتیان و کەسوکاری قوربانیانی ئەنفال هاتوون لێرە خۆشی دەردەبڕێن بە بۆنەی دادگایکردنی یاخود سزای لە سێدارەدانی عەجاج لێراتون خۆشی دەرەبڕن و شیرین لە بەشەکەنە سەر خەڵکی ئەڵێ وچمە لای مامۆستا هەوا شافعی کە ئەو خۆی بەشداربوویەک بووە لە دانیشتنەکەی دادگایکردنی عەجاج ئەمێ بچمە لای باسمان بۆ بکات. سڵاو لێ بێ مامۆستاگیان. ئێوە وەکەوەی کەوا بەشدار بوون لە دانیشتنی دادگایکردنی عەجاج شتان بینی بە کورتیمان باس. ئێمە لە ڕاستیە کاتێک بۆ جەلسەی یەکەم ڕۆیشتین زۆر بە خۆشحاڵیەوە ڕۆیشتین شەو وەکو شەوی جەژن وا بوو لامان یعنی خواخوامان بە ڕۆژ بێتەوە بۆ ئەوەی سەر و سیمای عەجاج بە سەرشۆڕی ببینین کە سوکاری ئەنفال کراوان ئەڵێم ڕۆژێکی ینی وەک با بڵێن ڕۆژێکی مێژووی بوو بە چاوی خۆمان عەجاجمان بینی چکە عەجاج ناوێت کە بەڕاستی هەموو کورد پێی ئاشنایە لە زوڵم و ستەم و قین بەرامبەر کورد بەڵام ئێمە بە زەلیلی لە قەفەسی ئیتیهاما بینیمان و جەلسەی دووهەمیش ئەوەی کە زیاتر خۆشحاڵمانی کرد بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچوو بە تەکبیرات و الله ئەکبەر و ئافرەتانمان بە هەڵهەڵەوە وەڵامی ئەو بڕیاریاندایەوە. لەم ڕۆژەدا ئێوەم شەو چتان کردو؟ ئێمە لە شارەکانی تر لە ڕاستیە کۆڕ و کۆبوونەوە گردبوونەوە شەرینی بەخشینەوە ئەنجام درا بۆ مەسەلەکەی عەجاج پێم خۆش بوو لە دووزیش لە خورماتوو بە هەمان شێوە کە سوکاری ئەنفال کراوان کۆبینەوە خۆشحاڵەکەمان بەوە بێ شیرینی بخۆینەوە وەکو تعبیرێک گزارشتێک لە خۆشحاڵیمان بەرامبەر ئەو بڕیارە. نەوێت مەلای گەنجێک کە سوکاری بەرەو شاڵاوە کەوتون سلااو لێ بێت تۆ لەم ڕۆژەدا ئەگەر کە سوکاری قوربانیان لێرە بوونایە چیت پێدەوت؟ واللهی هەسێکی زۆر خۆشە یعنی وەکو چۆن بڵێ چەندێک ینی با بڵین چەندێک ناخۆشیەکەمان بینی ئەوەش ئەمەش هەستێکی زۆر خۆشە ینی من ئەمە یەکەم جارە کە شیرینیەک بخۆم کە زۆر ینی با بڵێن شیرین بێ زۆر خۆش بێت چکە ئەمە هەستێکی زۆر خۆشەکە ئێمە شیرینی ئەومان خواردووە کە عەجاج گەشت بە سزای خۆی سزای لە سێدارەدانی بەڵام ینی ئێمە پێمان خۆشە پێشەوەی کە لە سێدارە بدرێ ینی هەنێک پرسیارات هەنێشتێ لێ بکرێ بۆی بزانین گۆڕە بە کۆمەڵەکان چکە زۆر ئەزانێ گۆڕە بە کۆمەڵەکان لەکوێ یان زۆر زانیاریترەیە بۆ نمونەیسە من دایک و باوکم و 4 برام و بابام ئەنفالن یعنی ئێمە ئیسا حەزەکەین بزانین ئەوان گۆڕەکانیان لەکوێیە بۆی هەر نەبێ بتوانین گۆڕەکانیان بینەوە بۆ ئێمە هەستە تایبەتە بێ یعنی ئێمە ینی گەورەترین داواکاریمان ئەوەیە گۆڕەکان بزانین لەکوێ گۆڕەکان بینەوە دواتر عەجاجیش بە سزای خۆی بگەێنێ ئینشاڵڵا. پێتان وایە ئەم بڕیاری دادگا دوای ئەو هەموو ساڵە لە چاوەڕوانی دەبێتە مەڵهەمێک بۆ سارەشبوونی برینی؟ وڵی بەتاکید یعنی تۆ هەسێ زۆر خۆشە ئەو کەسێک کە تو زوڵمی لێت کرد ینی تۆ برا و کە سوکارت و 182,000 کوردی بێتاوانی ئەنفال کردە یعنی گولە باران کردە حتمما هەستێ زۆر تایبەتە یعنی من خۆم وەکو شخصی خۆم لەو باوەڕێم ئەمە خۆشترین هەواڵ بێ کە من ینی لە ژیانە بیستومە بۆ من هەستێ زۆر تایبەتە و بۆ هەموو ئەوانەی تریش هەستێ تایبەتە من وەکو کوڕە ئەنفالێک یعنی هەستێکی زۆر خۆشە بۆ من. دەستخۆش بێت. ئەگەر ئازێت نەبێتێرە ئەم هەواڵت بیست یەکەم هەستە چی بوو چاوەڕوانیان ڕۆژە دەکرد؟ من زۆر خۆشحاڵ بووم وەکو ئەو ڕۆژە خۆشحاڵ بووم کە سەدامی گۆڕ بە گۆڕ لە سێدارە درا بەڵام بەداخەوە دایکم شتێ لە ناخیا بوو ئەویست ئەعدامکردنی سەدام و ئەم زاڵمانە بە چاوی خۆی ببینێ ڕۆژە پێش ئەوەی سەدامی ئەعدامکرێ دایکم کۆچی دوایی کرد و بردێ ژێری گڵەوە. دابشکردنی ئەم شیرینیەکی پەیامێک بە دەوروبەر و بەوانش دەگەینێت کە تاوانیان بەرامبەر کردو. ئەم شیرینی دابشکردنە زۆر خۆش بوو سوێن بەخوای گەورە من خۆم نەخۆشی شەکرەمەیە بەڵام ئێستا پاقلەوان خوارد چکلێتم خوارد هەر گوێم بە شەکرەیش نەبوو وەکو کە سوکاری ئەنفال زۆر خۆشحاڵین زۆر
داواکارین لە خوای گەورە ئەوانەیشە کەمانە ئەو عجاجانەی کە ئێستا لە شارەکەی خۆمانان لەو کابرایش زیاتریان کردووە ئەوانش پشت بەخوای پەروەردگارە درێنە دادگا.